لە سەرەتای گۆڕانکاری لە سیستمی پەروەردەدا چەندین کێشە ڕوویان لە کەرتی پەروەردە و فێرکردن کرد. یەکێک لەو کێشانە دەست درێژیکردنە بۆ سەر مامۆستایان لە ناوەندەکانی خوێندندا بە جۆرێک کە چەندین حاڵەتی لێدان و ڕەشەکردن و فراندن تۆمار کراون. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ئیسلێمانی ژاماژە بۆ دەکات کە هەر حاڵەتێکی دەست درێژیکردنە سەر مامۆستایان بەدی کردبێت ئەوە ڕاستەوخۆ کەسی دەست درێژی کار دەدرێتە دادگا و هەموو لێپێچینەوەیکی یاسایی لەگەڵدا دەکرێت. ئێمە هەر کارێکی تونند و تیژی بێ لە مامۆستا خوا نەخواستە بۆتەلەوە و پێچوانە و کەسوکاریەوە ئەوە یاسا و ڕێسا هەیە. ئەگەر لە سەلاحێت و دەسەڵاتی بەڕێوەبەرتی گشتی پەروەردە و پەروەردەی قەزاکانە بێ ئەو کێشەکان چارەسەرەکرێ. ئەگەر زیاتر بێت خوا نەخواستە بریندارکردن و ئیتیابێ بێ بدرێتە محکەمە و پێم وایە محکەمە بڕیاردەری یەکلاکەرەوەیە. باوتی ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان کە داکۆکی لە مافی مامۆستا دەکات دەست درێژیەکان بۆ سەر مامۆستایان تەنها لەلایەن خوێندکارانەوە ئەنجام نادرێن، بەڵکو لە ڕابردوودا چەندین بەرپرسی حیزبی هەڕەشان لە مامۆستایان کردو و دەست درێژیان کردوونەتە سەر. ئەم حاڵەتەشیان ئێستا بۆتە باو هێرشی حیزبیە کە دەکرێتە سەر مامۆستاکان ئەمیش بەوەی کە ئەم بەڕێوەبەرە یاخود ئەم بەرپرسە پەروەردەیەم لەژێر منەتێکی حیزبدا کە حیزب داینەوە هێرش دەکاتە سەری و ئامادەش نییە لەسەر هێرشەکەی خۆی قسە بکات و یاخود لەلایەن دەسەڵاتەوە زۆر جار کە بە ناوی دەسەڵاتەوە کە دوجار ئەگەڕێتەوە بۆ حیزب مامۆستامان بینی دەفڕێنرا بە بێ وەرەقەی دادوەر و ئەمانە دوجار وەزارەتی پەروەردە قسەی لەسەر دەکرد. لە سەرجەم قوتابخانە و دامەزراوە پەروەردەیەکانی هەرێمی کوردستاندا یاسایەک هەیە بە ناوی یاسای قوتابخانەکان کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی حیزبی باسوو. با بڕای بەشێک لە مامۆستایان ئەو یاسایە بەسەر چووە و پێویستە یاسایەکی نوێ دەربکرێت تا لە ڕێگەیەوە پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستا ڕێک بخرێتەوە. ئەگەڕێتەوە بۆ دەرەنجامی ئەو سیستەمە پەروەردەیی کە پشتگیریەکی تەواو لە خوێندکاران دەکات کە ئێمە هەمیشە لەگەڵەوەین کە سیستەمی پەروەردەی پشتگیری لە خوێندکاران بکە بەڵام لە ئەساسێکی زانستی و علمی لە بەرامبەریشە پێگەی مامۆستا و مەکانەتی مامۆستا پارێزراو بێ. ئەم یاسایە چالاک نییە، ئەم یاسایە کاری پێ ناکرێت، ئەم یاسایە کۆن بووە، سەردەمەکانی زووی دەسەڵاتدارانی ڕژەمی پێشووە ئیتر کۆن بوو سواوە و پیاچنەوەی باششی بۆ نەکراوە. زۆر جار نەبوونی پەیوەندیەکی بچەو لە نێوان مامۆستا و خوێندکاریان مامۆستا و کەسوکاری خوێندکار و بوونی بۆشایەکی زۆر لەو نێوەندەدا دەبنە هۆی سەرەڵدانی ڕووداوی نەخوازراو ئەوەی کە لە خوێندنگا و قوتابخانەکانیش دابەدی دەکرێتەوەیە کە تەنها خوێندکار و کەسوکاری خوێندکار هێرش ناکەنە سەر مامۆستا بەڵکو مامۆستایانیش لە کاتی وانەوتنەوەدا هێرش دەکەنە سەر خوێندکاران و ئازاریان پێدەگەنن. پرسیارەکە ئەوەیە وەزارەتی پەروەردە چی دەکات بۆ ئەوەی مامۆستا لەگەڵ خوێندکار و کەسوکارەکەیدا ئاش بکاتەوە. ژاردە باغیێنارتی سلێمانی.